کەسانە زۆرتریان کە ئیشان پێێتی لەبەرەوە ئێمە تۆماریانەکەین ناویانە نووسین کەسانە زۆرتریانە لە ئێمە کە ئیسفادەی لێکن کرێکارن و وەسایە و شاگرد دوکانە و دلیڤەریە و ئەمانە زۆرتر لای ئێمە مامەلەیەکەن. ماتۆرمان هەیە لە جنوبە هاوردەکرێ بەڵام بە پێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆ ئەوە ئیشی پێ ناکرێ بەڵام ئیسا ئێمە لە پێنجوێن و لە پەرویزخان و لە مەرزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان داغڵێکن ئەبێ لە ماوەی 5 ڕۆژە بیان کەی مەڕەقەم. خۆم ماتۆڕەکەم هۆندایە و ئیشی فرۆشتن و کڕینیشی پێوەکەم ئیشی باغداریەکەم و داوامیشمەیە ئاسایشم کارمەندی ئاسایشم بۆ داوام و بۆ باغداریە بۆ ناو شار لێ ناخڕم زۆر وەڵی هۆکاری ئەوەیە بێ ئیشیە خەڵک هەر پارەی ماتۆڕەیە بیکڕێ هەنێکی تر بۆ ئیش و کارەوە هەنێکیە بۆ پیاسە و شتی وایە و بە زۆربەی ئەوەیە بێکاریە و ماتۆڕێکی پێویتر سیارە نییە بڕە بۆ ئەم لاولە بە ماتۆڕە زۆربەی گەنجەوەیتر هەیە بە تەمانەوە بە زۆربی گەنجە هەیەتر ئینی پێوەکەوە بۆ پیاسەیە و یەی وایە بۆ پێشێنە و ئەرزی پێەکاو ترەوانە کە پێەکەن ئەرزی پێەکەن زۆربەی گەنجە ئەناوەی تەمەنێکیە بۆ ئیش و کار و بۆ ئیشی و کاری خۆی دیوتەوە. ئەو ژمارە زۆرە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێمە هاوسنوورین لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە لە سنووری ئێرانەوە زۆربەی ئەو ماتۆڕانە ئاودیوە بێ و دێتە پارێزگای خڵەبجەوە ئەوەیە هۆکارەکەی وەکو بازرگان نایهێنێ ئەم ماتۆڕانە زیاتر خەڵکی قاچاقچی و لە سنوورەکانەوە دێت وەکو ئەوەش کە حکوومەت هیچ هینی بۆ نەکردووە تاکو ئێستا چارەسەر ئێمە وەکو خۆمان زۆر جار داوامان کردووە لە وەزارەتی ناوخۆ چارەسەری بۆ بدۆزرێتەوە بەڵام تاکو ئێستا بێئەنجامە. پێشنیارم کردووە ئەمە ڕێی خۆمە و پێشنیاری خۆمە ئێمە زۆر جار پێشنیاری ئەوەمان کردووە من چەند جارێک بۆ سەروی خۆمان کە ئەم ماتۆڕانە تابلۆیان پێ بدرێ کە تابلۆت پێدا کۆنتترۆڵە کرێ یعنی تاک و تابلۆی پێنەدەی کۆنتترۆل ناکرێت چکم ئەم ماتۆڕانە بە بەردەوامی دیێن و زۆریشم ئێمە ئەوە چەند ساڵێکە هەوڵە دەین دەستی بەسەرا ئەگرین پانەکرێتەوە ئەمە زەرەرێکی گەورە لە اقتصادی ئەم وڵاتە ئەدا خەڵکێکی زۆر پارێکی زۆرە دەنە ئەم ماتۆڕانە ئێمە پانێکەینەوە بەڕاستی ئێمە زەرەرە لە ئابووری ئەم وڵاتە. هیچ وەڵامێک نەبوو بۆ پێشنیارەکانمان ئەزانم پێشنیاری بەڕێبەرەکانی تریش هەم پێشنیاریان کردووە تاکو ئێستا هیچ وەڵامێکمان نییە. ئەوانەیە لە 190 لە ئێرانەوە بێوانەی هەڵەبجە هیچ مۆڵەتێکیان نییە.